هێزی تایبەتی ئیسرائیل ینی ئیسرائیل بەڕاستی ئەوەی پێناوێتن هێزێکی تایبەتی زۆر زۆر بەهێزی هەیە مەشقێکی زۆر سەیری بینیوە و توانایەکی زۆری هەیە لەبیرت نەچێتن ینی هێزی تایبەتی ئیسرائیل هەتاکو عەرەبی تایە لە دروزوەوانە ینی زمانەزانن و هینە لە ئێرانە لە 12 ڕۆژەکە جارە پێش هەموو شتێوان ڕاداراتوانیان هەمووی تێکدا ئەوان تەقاندیانەوە ئەوەڵ بڵین کە ئەوەی چوە ژوورەوە هێزە تایبەتەکەوانی کە زمانیان نەزانی و کەماوەیەکە لەوێنانن اینجا دوای ئەوە هێزی تایبەتی ئیسرائیل لەوێ بوو کە هەتاکو زمانی فارسیش نازانن ئەمانە چەکەکانیان بەکارهێنا ینی اختصاسیان ئەوەیە چۆن ئەمانە بتەقێنەوە چۆنە موسەیرانە بەکاربێنن وەجگەلەوە چالاکی زۆریشیان هەیە لە لوبنانە لە ناو فەڵەستینە لە وڵاتانی عارەبە زۆر ڕۆڵیان هەیە هێزێکی زۆر بەهێزە بەڕاستی ئەوان سەرکەوتنیان بەدەستێنە تایبەتی بڵین ئەوەی دەریای حیزب الله هوزەلامەیان کە لە ناو دەریاوە بۆی دەرچوون ڕۆیشتن بردیان دەریان کرد لەوێنانەوە باس لە چالاکی ئەوەی هێزی حیزب الله ئەوەی فەرماندەکەی هێزی دەریایی حیزب الله ئەمە چالاکێکی گەورە بوو کردیان زۆر زۆر گەورە بوو زۆر زۆر ینی ئەمە تۆ بڵێ بە حاڵا ئیسرائیل گەیشتە مستەوای ڕووس و ئەمریکا لە ناو دەریاوە کە بۆی ڕۆیشتن تاکو بڵی ئۆکسسیجینی بچووک بەکاردێنن لە بن دەریاوە ینی چۆن ئەڵی تۆ ڵەفادە بەشەریە بۆقی بەشەرکە لە بن ئەو مەلاکەن و دەرەچن لە ناو دەریا شەڕکەن هەتاکو ئەو چەکانی پێیانە ها بۆ ئاگاداریت لە بناویش تەقەی پێەکرێتن شەڕی پێەکرێتن چەکی وایان پێ زۆر باشە لە ناو هێزە تایبەتەکانە هیندستان و پاکستان چی ڕۆڵێکیان هەیە هەندێجار ناوی ئەوانی شەیەنرێ بەڵام ڕەنگە هەندێجاریش وا بزانرێکام دوو وڵاتە لە ڕووی هێزی تایبەتەوە بەهێز نەبن بەڕاستی هێزی تایبەتی وڵاتانە لە چی ئاستێکایە ئەوانیش ئاستیان بەرزە هێزی تایبەتی هندستان لە 1970 وابزانم لەو کاتە بوو دامەزرا لەگەڵ پاکستانە هەم دوو وڵاتە دوژمنی سەرەکی یەکن ئەبێ هێزی تایبەتیان هەبێت تایبەتی ئەگەر تۆ سیر بکەی کشمیر کە کێشەی نێوان هەردوو لە ئەم دوو وڵاتەیە هەر شتێ ڕووبدا لەو ناوچەیە بێ بە هێزی تایبەت بپەڕێتەوە جێبەجێ بکە دوایەوە لوتکەی شاخیان زۆرە شاخاویە ئەو شاخانە بە هێزی پیادە و ئەوانە چارەسەر ناکرێت ئەگەر هێزی تایبەت نەبێتن جا خۆی ڕاستی ئەمانیش لە تۆپدەی دنیان هێزەکانیان هندستان و پاکستان بەڵێ هەتاکو لێرە ئەمە MP5 بەکاردێنێتن ئەڵمانی چەکی ئەڵمانی نا MP5 نییە بۆ بورە من عکسەی بینم M4 بەکاردێنن بەڵێ چەکەکانیشیان وەک جەنابەت ئاماژت پێکرد بچووکە ینی حەجمیان ئەبێ بچووک بێ بێ خۆناغی پێوە بێت ینی بچووک بێتەوە نابێت چەکیان گەورە بێتن نەخێر باش بابینە سەر عێراقیش هێزی تایبەتی هەبوو ئەوەی کە لەسەر زاری خەڵک یعنی زۆر بەربڵاو بە قووە خاسە و جەناب تەزانی ینی کوردیش مێژوویەکی ناخۆشیە لەگەڵ تەعاملی قووە خاسە لەگەڵ پێشبەرگە لە ناو هەرێمی کوردستانە قووە خاسەی یان هێزی تایبەتی عێراق لە چی ئاستێکا بوو ئەگەر باسی وڵاتانی عارەبی بکەی تەمان هێزی عێراق وات خاسەی لە مستەوای لە توانای ئیسرائیل و ئەوانەیان نییە هەرە و کاتەش ئەگەر بێ بە پلەی یەکەم لە ناو عارەبە مەسر دێ ساعقەی مەسری دێتن هەرچەندی ئەوانی شەڵەیان زۆر کردبوو ینی ئەگەر بگەڕین بخێنینەوە مەسەلەن مەتار فڕۆکەخانەی لۆکا لە ماڵتا چی ڕوویداوە فڕۆکەخانەی لارنەکە کاتێک کە منەزەمەی ئەبوو نیزاڵ هەردووکی منەزەمەی ئەبوو نیزاڵ فڕۆکەکانی ڕفاند بڵێن قواخاسەی مەسر کە لە لارنەکە دابازی بە قوبرسی نەوت بووی هێرشەکەمە سەر فڕۆکەکەم کە ڕفێنراوە لەلایەن ئەبوو نیزاڵەوە خۆیان و قوبرسیەکان لە یەکیاندا 15 کەس کوژرا و 80 بریندار بوو عملیاتەکە فەشەلی هێنا لۆکاش هەروەها بگەڕێتەوە مەسەلەن بڵین هێزی تایبەتی جیهانەکان هەمویان هەڵاکەن مەسەلەن ئیسرائیل ئۆڵمپیادی میونخ
کە منەظەمەی ئەیلولی ڕەش ئەیلول ئەسود ئەیلولی ڕەش کە یاریزانەکانی ئیسرائیلی ڕوفاند لە ناو ئوتێلە عینی لە مەتار لە فڕۆکەخانەکە چیلی هات فڕۆکەوانێک کوژرا و پۆلیسێکی ئەڵمانی کوژرا و یانزە یاریزان مهم قوارخاسەی عێراق ینی بڵین هێزە تایبەتەکەی عێراق پێک هاتبوو بە سەرەکی لە پاسەوانی کۆماری هەیەیان بوو بڵین لیوای سیوسیە پێشەکی لیوای سیویەکی شەبوو لیوای سیوسیەمانە جگەلەوە لیوای 65 لیوای 66 کە پێیانەوت سەیف کەڕار لەگەڵ لیوای 68 کە پێیانەوت سەقەر قوڕیش پێک هاتبوو لەمانە تاوان دژی کورد زۆر شەڕیان کرد زۆر ئەشکەنجە و هینیشیاندا تایبەتی لە کاتی ئەنفال و ئەوانەیە لە جەنگی عێراق و ئێرانیش بەشداری زۆر شەڕیان کرد بەڕاستی ینی یەکەم شەڕکە ئەگەر بڵین کە چووە ناویەوە و شاری محەممەرە بوو کەوان بوو لە شەڕی ئێران عێراقا هێزی تایبەتی عێراقی ئێستا بۆ نمونە ئەگەر باز بکەین دەست پێ بکەین لە ناوچەی شەڕانش بین بەرە و شیلە دز و ئەو پەڕێنەوە مێرگە سوور و سیدەکان و ئەیتر لە شاخی ملە حوشتر تایبەتی شەڕە سەختەکانی لە چۆمان لە گردەمەند بوو گردمەندیل سەختترین شەڕی هێزی تایبەتی عێراق لە گردەمەند ساڵی 1970 بوو 86 1970 ئەو لوتکەیە جگە لە گردەمەند لە گۆدۆ شەڕی کردووە لە ڕایات لوتکەی ڕایات لە شاخی گردە گۆ لە قەندیلە لە بێتە قەڵاتزێ لەسەر بەردەقلی شێولیوە شەڕی کردووە لە جاسوسان لە مامەندا هەموو هێزی تایبەت بەشداری کردووە ئەنجا هێرۆ بەڵخە بۆلفات بپەڕێتەوە بەرەو ماوەتی تر کۆچار و ئەحمەد ڕوومی و وێلانە و بڕۆی بەرەو سەلامانە پەیوەندی بە لۆکەیشنی شەڕەکەەوە بۆ کە هێزی تایبەتی بۆ هێنراوە ئەمانە شاق بووە یان شاخاویە پەیوەندی بەوە هەبووە پەیوەندی بەوەیە بۆ نمونە ساڵی 1970 بە هەلیکۆپتەردا بەزینە سەری هەرچەندە زەرەرێ زۆر گەی پێی ینی هەلیکۆپتەر بە هێزی تایبەتەوە کەوتە خوارەوە 16 کەسی تیا بوو کەسیانە خوارەوە چۆن ئەمە ڕوویدا مەسەڵەن سیخۆی مێک قەسفی کرد بۆی ئێرانیەکان بچنە ناو سنگەرەوە ئەمانیش بە هەلیکۆپتەر هاتن نیشتنەوە شەڕەکە تێکەڵ بوو ئیتر مەی ساڵی 83 بوو ئەو شەڕە سەختە ئیتر بگەڕێتەوە تاکو هەرزەلە و شەمیران و چای سوورێن تاکوەگەیت هەتاکو محەممەرە ینی خڕەمشار قوات خاسە چوە ژوور یەکەم کەس شەڕی شەقام و کۆڵان و ناو بینایی کرد بەڵام زۆر هێزەکان وەکو سیوسیە بڵین پاسەوانی کۆماری ریپۆبلگین گارد لە فاو تیای چوو ینی چونکە بە چیمیاباران لە هەردوو لایدا سەدا